ئەوەی ساڵێک زیاترە وەزارەتی پێشمەرگە بودجەی خواردن و خەرجی ڕۆژانەی لیوا و فەوجەکانی هێزی پێشمەرگەی کوردستانی بڕیوە. ئەم بڕیارە نیگەرانی پێشمەرگەی لێکەوتووەتەوە. داوا دەکەن لەم ڕەوشەدا کە پێشمەرگە بەردەوامە لە ئەرکی پاراستنی سنووری کوردستان مافەکانیشی پێ بدرێت. نە نەسری سوتەمەنی ماوە، نە بەردەسە ماوە، نە ئازوقەی تەڕە ماوە. ڕاستە قەیرانی داراییە، ئەوە موچەکەش لەولاوە بوەستێ کە موچەش بە شێوەیەکی پێویست نییە، ئەوە هەموو عامی گرتووەتەوانەیە. بەڵام داوای چێکم داوا لە حکومەتی هەرێمەکەم وەزارەتی پێشمەرگە بە تایبەتی گوزەرانی پێشمەرگە هیچ نەبێت لە ڕووی خواردنەکەەوە باشیکات، چونکە تۆ بەبێ مەعاژەژیت بەبێ سوتەمەنی بە هەر حاڵەژیت احتیاجاتی فەوری کەم و کوڕەکانی فۆجەتوانی نەیبەی بەڕێوانیە وەکو تەسلیحاتی سیارە و پێداویستی ناوفۆش، بەڵام بەبێ خواردن ناتوانانی بژی. ئەندامێکی پارلەمانی کوردستان لە لیژنەی کاروباری پێشمەرگە ڕایدەگەێنێت بە دوواداچوونیان بۆ ئەو پرسە کردووە. ئەوانیش پێداگری لەوە دەکەن کە پێویستە ماف و بەرکەوتەکانی پێشمەرگە وەک خۆی بدرێت. لایەنەی پەیوەندداریش کە وەزارەتی پێشمەرگەیە ئاگادار کراوەتەوە بۆ ئەوەی بۆ وەرزی زستانی داهاتوو پێویستیەکانی پێشمەرگە دابین بکرێت. هێزی پێشمەرگەی کوردستان پێویستی بە ئەوەیە زیاتر دەعەم بکرێەوە بودجەیەکی گەورەی لەبەردەستدا بێ و بە تایبەتی ئێستا بۆ بەرەکانی شەڕ کە بەرەو جستانە ڕۆین سەنگەرەکان قایمترکرێن و بەردەستیان بۆ حازر بکرێ و ئەو پێداویستیانەی کە ڕۆژانە هێزی پێشمەرگەی کوردستان پێویستی پێیەتی بۆ ئەوەی پشتیوان بێ بۆ مانەوە، پشتیوان بێ بۆ بەرگری، پشتیوان بێ بۆ زیاتر هیمەت ئەرکە لەسەر وەزارەتی پێشمەرگە کاشتی هەم نەسری بەردەست، هەم وشکە و تەڕا، هەم سەنگەرەکانیان بۆ قایمکە، هەم جلی هاوینە و زستانیان بگۆڕێکە. هیوادارم ئەوەی بەشێکی جێبەجێکراوە بەشەکەی تریشی جێبەجێ بکرێت. خەرجی لیوا و فەوجەکانی پێشمەرگە بریتیە لە بڕەپارەیەک کە مانگانە وەزارەتی پێشمەرگە تەرخانی کردووە بۆ پڕکردنەوەی پێویستیەکان لە خواردنی ڕۆژانە و خەرجی تری بەردەست بۆ هێزەکانی پێشمەرگە. بەڵام ساڵێک زیاترە بەهۆی قەیرانی داراییەوە ئەو بودجێش بڕاوە. پێشمەرگە دەڵێت بڕیارەکە نیگەرانی کردوین، بەڵام ورەمان بەرزە بەرامبەر دوژمن. سامان کەریم، کورتسات نیوز، ناحیەی گوڵاڵە.